خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تایبەتی پانۆراماتان پێشکەشەکەین لەگەڵ خێزانێکی خزمەتگوزار لە بواری جیاجیا گفتوگویەکی کۆمەڵایەتی خزمەتگوزاری نیشتیمانیەکەین. ئەوان دوو هاوسەرن، هەر یەکەی لە بوارێک کارەکانیان جیاوازە، بەڵام دانەبڕاون لە دنیای سیاست. میوانەکانمان بەڕێزان دکتۆرە وەفا عوسمان پزیشک، هەروەها لە هەمووتان ئاشنایە حاکم ڕەمک ڕەمەزان قایمقامی قەزای چەمچەماڵ. زۆر سپاس کە ئێمەتان قبول کرد و هاتینە ماڵەکەتان. سپاس دکتۆرە. زۆر سپاس بۆ تێشکەوتانە. حاکم سڵاو لێبێ. سڵاو لە جەنابەت. ئەمجارە باسەکە شتێکی دیکەیە وانە؟ دکتۆرە وەفا، چۆن لەگەڵ حاکم ڕەمکە ئەو کۆنتاکتتان دروست بۆ و پەیوەندیتان دروست بۆ و هاوسەرگیریتان کرد؟ دیارە قەزا و قەدەر خوای گەورەیە کەوا بە زۆرۆفی سیاسی وای کرد من لە بەغداوە بەرەو هەرێمی کوردستان بێمەوە. ئەو لە ساڵی 2002 من هاتمە هەرێمی کوردستان، بەڵام پرۆسی زەواجمان ساڵی 2003 بوو کە کاکڕەمەک ئەو کاتە مدیر ناحیە بێتواتە بوو. ئیسێشەر کاکە وشەی کاک لای من لە ڕێزە لەو کاکەکە پێم وتووە کاکەر کاکە ئیستێش، بەڵام لە ڕێزە، بەڵامکو هاوسەر هاوژینی ئەوە منستا. ئەو کاتەوە بەرەوبەری ناحیەی بێتواتە بوو، من لە پچرای ماڵبەندی تەندروستەکەی ئەوێ بووم. ئەتوانین بڵێن زەواجێکی تەقلیدی بوو، بەڵام شکر بەخوای گەورە بەختەوەر بوو تا ئێستا بەردەوامە. دوای شت لە حاکمە پرسینە و شەفافە و ڕاشکاوە، بەڵام دڵداری و خۆشەویستی تیا بوو؟ ناوەڵا زەواجێکی تەقلیدی، بەڵام خۆشەویستیەکان زۆر 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 گەورە بوو. دوای زەواج گەورە بوو، دوایەوە پێشتر تەقلیدی بوو. چۆنی بوو دکتۆرە بۆمان باسکە خۆ ئێستا بڵاو نابێتەوە بینی خۆمانە. وەڵی بەکو هەموو چۆن کوڕکتیان تەمای زەواجن زەوهر پرۆسێک دەبی هەمووای بیکەن. عەرەبەکان لە شەڕۆن لابد دەمێنە، بەس من دەڵام خەیرۆن لابد دەمێن، بەڕاستی خەیرۆن لابد دەمێن. لە ئیسلامیش دەڵێ مرۆڤ نیوەی ئیمانی بە زەواج تەواو دەبێت. کاکرەمەک تەقدیمی کرد ئەو کاتە پرسیارێکی ئەساسی هەبوو لە ژیانی من، هەر کەسێک تەقدیم بکە لێم پرسی، وتمە کوای هەردووکمان لێک شوێن ئیشەکەین، ئایا تەقدیمت بۆ زەواج بۆ من لەسەر ئەساسی خۆشەویستی بوو یان لەسەر ئەساسی ڕەغبەتت کە تۆ ژیانی هاوسێرنی لەگەڵ کەسێک پێک بێن کە لە بەرچاوت پێت وایە گونجاو بێ، تۆ لە ڕاستی خۆشەویستی نییە، بەڵام عرف و عادە دەبێ هەر زەواجکەم وەکو کەسێکی گونجاویش دەربینم، بۆی هاتووە تەقدیمم کردوێ. تۆ ئینسانێکی متەدەینی پرسیاری دینت لێ نەکرد مەسەڵەن بڵێ حاکمیشی نوێژەکە بڵێ؟ نە، ئەوە دوای پرسیارم کرد. دوای ئەوە دوای هات پرسیارەکان. یەکەم پرسیارم ئایا تۆ منت خۆشەوێ؟ ناوەڵڵا. کەوتی ناوەڵڵا، منش بەخۆ وەستام 2 دقیقە قسەم ناکرد. تی بۆ قسە ناکەی؟ وتم بەدەم ئاوها بە ڕازگۆیی جواب بدایەوە، ئەوە بدایەکی باشە. دەبێت تۆیکی تەقدیمەکەی بۆ کەسی بڵێ شانێت توایە باڵ توای ئەوە جوانە من هەرسوتام ئەو قسانەیە بەڵام لە ناحێنەماوە. بەڵام ئەو کەوای وت وتم دەمایدەم وایە مەجالێکمدا با فکری لێ بکەمەوە. وبعد پرسیاری نێم کرد ئەساس ناو تەواو بنە ماڵەکەی و کەس و کاریکیە مۆزوعەکەم ئەلێ ئەستان وتمەدە ئینشاڵڵا بە کەس و کار ماڵم لە ڕێگی ئەوانە جواب دەدەمەوە. وەکوای پێم وتی زەواجێکی تەقلیدی بوون، بەڵام ئەو کە چووە بۆ ماڵ خۆیان من لەوێ نەوەستا. لەبەر مادامی خاڵی سەرەتا ڕازگۆ بوو، وتم ئینسانێکی باشە، شایانی ئەوەی لێ پرسمەوە کە بدایەتی زەواجی لەگەڵ بێ. اینجا من هەندە مەبادەی ئەساسیمە بۆ کۆژناوت ئینسانێکی متەدەینم. من طبیعتم ئەوەیە، ئەو ئینسانی نەک طبیعتم مەبدەم ئەوەیە، ئەو ئینسانی کە زەواجی لەگەڵ دەکەم دەبێتە هاوبەش و هاوژینم. لەبەر من لەم زەواج قەدەری خوای گەورەیە، بەڵام بەردەوام بوون قەراری مرۆڤەکان خۆیانە، بەدەست خۆمانە کە بەردەوام بینەوە پرۆسەیە. دوو تشتی ئەساسیمە ئەو کەسێک کە زەواجەکەم نەبێ دەم پاک بێ، دەست پاک بێ، دایم پاک بێ. شکر بەخوای گەورە کاکرام کەسێ ماسەڵەتەکانی تیا بوو. دەمەبارەکە ئینشاڵڵا. شکر بەخوای گەورە، خوای گەورەش پیرۆزی کرد. ئەنجامەکەیشی ئەوە دوو کوڕکچێکی جوانمان هەیە ئێستا. تەمان درێژ بن ئینشاڵڵا، تەمان درێژ بن. زیاتر مەیلی تویان هەیە مەیلی حاکمیان هەیە؟ وەڵڵا مشتەرەکن. باش، حاکم چۆنی؟ سپاس کاکزانە. سپاس دەکەم، دووبارە سپاس بۆ دەرفەتە. بۆچی ڕێک چوویتە بەردەمی پێدووتە وەڵا خۆشم ناوێ؟ بەخوا کاکزانە هەر لە سەرەتای قسەکانت گوتت زۆر بە سەراحەت دەدوێ هەمیشە. بێگومان من بارودۆخێکی تایبەت بوو لە عایلەکەمان.
كداكم وفاتي كر هزار رحمة لقوري عافيك ورحمة بقوري مريهم لاك أخوم جميل خاني خوشكم لما على كبوين وابيوز بوزاواتكم وهات بيش كدكتورة بهوي ظروفي سياسي كالبغداد هم فصل كرا لسروي بعسينه وهم دعوة تصحيح قومي وتغيير قومي اللي كربو آمدن أبو ناتشار ببغداد بجبه هلات لبروي خيزانة كل برو نشتمان برو لرخصنا ديري نكاني يشتين اجتماعي كردستان ولرزي كرداتي شهيد يعني هي كهاد بو سروتشاوا لام سير بو دكتور لبغداد بيت نم عاشي هبو نتعين بو نعيادي هبو لخدمت خلچی سروتشاوا بو جنابت وخلچی برزو خوشويستي او كاتا جزان سروتشاوا لاديك بو لچاو استا لچي بالسان وتراني دكتوري جنيلين بو بويا كأم بينيم لشكارت خدمت دكا لسروتشاوا نعيادي هي نتعينا براسي برسيارم كرت شكر بو خو هم لاني كساتي هم لاني الشهاده هم او دست خير جواني كأو جنو خەڵکە بەڕێز و خۆشەویستی لە لادیەکان داهاتە سەر و چاوە دکتۆرە خزمەتی دەکرد کچێکی گەنج لە بەغداوە هاتبوو خۆش دەزانی ئینسان کە بیوێ زەواجکە بە دوا خەڵکی باشا دەگەڕێ کە داوام لێکرد بیبینم گوتی نەیگوت وەرە ماڵ وتی وەرە عیادەکەم عیادەکەی لە حاجیاوە بوو بیرمە 28 پێنج بوو 28 پێنج کە چوومە عیادەکەی پرسیاری کردی بۆ هاتووی وڵا شەرمم دەکرد بۆ خۆم کەسێکی شەرمنی بەڵام لە ڕاست ئەو مووقیفە شەرمم دەکرد تەکلیف بۆ خۆت دەکەی قورسە کە تا گوتی یەکەم پرسیاری وتی منت خۆش دەوتم ناوەڵە گوتی چۆن وەخوا سەر سادەکەم هێنا برد چۆن جوابی دەمەوتم نەخێرە من لە تەمەنێکم پێویستم بە زەواجە و ژنێکی سەلار و سەنجی ئەگەر خوا بە قسمەتی کرد زەواجەکەی خوا بە قسمەتی نەکرد خۆشێکی عزیزی منی و لەسەر سەر و لەسەر چاو بەس خۆش باش یعنی لەبەرەوەی بەعسی نەبووی لە بەغدا فەسڵیان کردی؟ بەڵێ چۆنی بووە؟ کاکزانە من بەخۆم لە دایکبووی بەغام بەڵێ ساڵی 1976 لەوێ لە دایک بوومە لە بنەماڵە تەمەنیشدا ناترسنیەوە هەموو شتێک دەڵێن خەڵک دەڵێن ناتکایە تەمەنێکەمان ماڵ هەموو تەمەنە جوانی خۆی هەیە بەڵێ بێگومان هەموو تەمەنێکش خۆشی خۆی هەیە جەلالیشە فەرمێ تەمەن حکمی خۆشی هەیە حکمی خۆشی هەیە لە بنەماڵێکی کورتپەروەر وەکو هەموو کوتاکە کورد فیداکاریانداوە باجی خۆیانداوە لەسەر ڕێبازی خۆیان بەردەوام بوونە ئەوش ڕێبازی کوردایەتی بە تایبەتی ڕێبازی مام جەلال ئێمە لە رەخسنەکانی کاک عەبدولمورادی ڕەحمەتی بووین ئەلمۆم تا زانکۆم تەواو کرد خەرجی زانکۆی بەغام بەشی پزیشکی یەکەم عەرقەلەیان بۆم دروست کرد کە بە حەزی خۆم نەمتوانی بچمە ئەو شوێنی کە حەزم لێ دەوام بکەم ئەو کاتە سێ محافەزە هەبوو لەوانە جەنابەت ئاشناییت هەیە کە زمانی سەددام گۆڕ بە گۆڕ بە تایبەتی سێ محافەزە هەبوو لەسەر کورد مەمنوع بوو ئیشی تیا بکە ئەوە بوو کەرکووک کە پێیان دەوت تەئمیم دیالە مووسڵ من بەخۆم حەزم لێ بوو لە نەخۆشخانەکانی مووسڵ داوام بکەم لە یەکەمین ساعت کە دابەش کراین بۆ تەوزیع بۆ ئیشکردن لەناو محافەزات یەکەم پرسیاریان چی بوو کە داوای مووسڵم کرد کوردی یا عەرەبی یا تورکمانی وتم کوردم تیان بۆستە کە هەموو تەلەبەکان دکتۆرەکان چوونە خوار پرسیارەکەی تریان ئەوە بوو ئایا تەسیح قەومیەت کردووە یانە تم نەکردووە تیان باش بە نەڕاستەخۆ نەیانوت یەکسەرە تۆ ناتوانین لەوێ دەوام بکەین ئەلمەهم مباشەرەکەم هات و 5 دقە لە مووسڵ داوامم کرد 5 دقە لە ناو دائیرەی سەحای مووسڵ 5 دقە داوای من بوو مباشەرە و تەنسیب یەکسەرە بۆ شوێنێکی تر تاکەی تا ئەتۆ فەرمانی ئەوەت بۆ دەرەچێ موافقە ئەمنیەت بۆ بێ موافقەی ئەمنی وەکوایە من موافقەی بەعسی بوونە طبعا موافقەی ئەمنیە تەمایە منیان نارد بۆ سەلاح الدین محافەزەی سەلاح الدین کە تکریتی پێڵێ بۆ نەخۆشخانەی بەلەد دوای 4-5 مانگ لە ئەملا ئەولا و پرسیار و ئامانە موافقەم نییە بۆ نەهاتەوە وەکوایە من ئینسانێکی تۆرۆریستم لەبەرەوە گۆڕانکاریم نەکردووە ئەنجا جگەلەوەی زۆر کێشە و گرفتیان بۆم دروست کرد لە کاتی دەوامە نە فورسەتی خوێندن هەبوو بۆ من زۆر فورسەتی تر هەبوو جگەلەوەی زەختی سیاسی سەر بنەماڵەکەم و لەسەر خۆمیش لە کۆتایی دەوای لێ هات فەستڵ کرام هەر نەبووی بە بەعس هەر نەبوو بە بەعسی هاتی کوردستان هاتمە کوردستان کەس هەبوو مەسەلەن وەختە پەیوەندی پێ بکەیان هەر پشت بەخوای گەورە بەستوتت با بڕۆن نە پشتم بەخوای گەورە بێست و کەس و کارمان لە سلێمانی هەبوو لە هەولێر هەبوو لە پشدەرو بتوێن هەبوو خۆت بتم وەکوە بنە ماڵێکی کوردی نیەمەیانی دایک و باوکم کورد حاکم زانی تۆ لەسەر بەعسی بوون
فەسڵ کراوە هاتووە ئێوە و دەماری نەتەوەیەکەشت بجوڵێ لە ئەنجامی ئەوەی کە ئەمە بیرمە هەژدەی 28 دوانزە وەفدی ئیداری کە دڵمان خۆش بوو دکتۆرێک هاتووە لە بەغداوە بۆ سەر و چاوە من هەزار ڕەحمەت لە گۆڕی کاک مرادکانی کوردی و مدیری ئاسایش و کۆمەڵاتی و کاک حەسەنی ئاڵاڕەش مەسئولی کۆمیتە ئەوانە بوون هەموو لە هەموو یعنی کۆمەڵاتی ئیداری سیاسی ئەمنی هەر هەموو چوون بۆ پیرۆزبایی بە خێراتنی بڵێن دکتۆرێکمان هاتۆ بۆ لا کە لێ پرسیارمان کرد گوتیان ئەمە لە بەغدا فەسڵ کراوە دواتر ئەمری فەسڵەکەی هێنا ینی بەڕاستی لە لای من گەورەتر بوو چۆن یەکەم ئێمە خۆ دەزانی عورف و عادەت وایە زۆر ڕێز لە ژن دەگرین ڕێز لە میوان دەگرین و بەڕاستی ئەوەی کە لەسەر کوردایەتی لە بەغدا هەڵبێت گەورەیە جە دواترش ئەمە کە بە تایبەتی بۆ سنووری توێن پشدەر و سەر و چاوە و کاتە زۆر گرنگ بوو بیرمە هەمومان بە گوڵ و بە ئەوە چوین بۆ پیرۆزبایی کەواتە بۆ شێوەیە بێ حاکم ینی من پێشنیاز بۆ تۆ دکتۆرە شەکەم ینی ئەمری فەسڵەکە گەرماوە گەورەیکەن هەر لە بەڕاستی لە ماڵەوەڵی واسن چکە زۆر شانازیە ئینسان لە تەمەنێکی زۆر گەنج ها پێویستی بە پارەیە پێویستی بەوەیە ئەو مادووبوون و ئەوەی کولی تۆپ هەمووی بیهێنێ هەم خزمەتی پێ بکەوە هەمیش بەڕاستی شتێکی تیا دەستکەوێت کە لەو نقطەیات و فەسڵەکەن زۆر قورسە تا شوێنێکی تر ئەدۆزیتەوە ئێستا بە قسەکردن لەو بەرنامەیەکە ڕەنگە ئاسایی بێوەنیە بەڵام تۆ لە شارێکی کوردستان تاواسیتە شارێکی ئەو سەردەمیش کە کەس نێزانی پارە چی لێدێ ژیان چی لێدێ وانێ وێم پێشنیاز بۆ دکتۆرە و حاکمیشەکەمەوە هەڵواسن ئەمری فەسڵەکە وەکو هەمیشە شانازی پێ بکە کە تۆ لەسەر کوردبوون فەسڵ کراوی باشە تۆ کاروبارەکان بە هەر پشتێکیش بۆ تۆ بڵێن حاکم کاروبارەکانی حاکم ڕەم کە دەبیست مەسەلە لە ناحەی بێتواتە خزمەتەکە و جم و جۆڵی هەیە بزانمە وەختە شتێک پارە وردەوەدە پێیا بوو کاکڕەمەکەم کاتێ مدیر ناحەی بێتواتە بوو تاان بێتواتی ینی سەر و چاوە شکارتە جەناب ئەشنایەتەیە بەو شوێنە ئەوەی دڵم پێ خۆش بوو کە باسییانەکە زۆر بە باشە باسییانە کرد پێیان مدیر ناحەیەکمانەیە زۆر بەدەمی خەڵکەوەی لێرە کە پێشەوە مچوم بۆ ئەوێ ئیسلاح زراعیان دەست پێ کردبوو کەواتە ناو خەڵکی شتێکی زۆر گرنگ بوو یعنی خەڵک گەڕایەوە سەر زێری خۆی ئەو کاتە ینی بۆ لای خەڵک پشتە زۆر مهم بوو جگەلەوەش پێشتونی من بوو ئەوێ پرۆژەی ئاوی شکارتەی کردبوو یعنی دیار بە شوێن دەست و پەنجەی دیار بوون کەسێکی کۆمەڵایەتی بوو یعنی ئەو شتانە کەوای کە بووە کە تەقدیمی کرد لە ناخ لە دڵم پێ خۆش بوو بەڕاستی بەڵام بەسواتم تەئکید کەم زانم وایە وانە بۆ خۆی بەڕاستی زۆر زۆر بم پێ خۆش بوو دەستە شوێنە پەنجەی دیار بوو ناخەڵک خۆشەویست بوو لە هەموو بۆنەکان لەگەڵیان بەشدار دەبوو لە خۆشی و ناخۆشی جگە لە ئیشە ئیدارەکەی خۆی دائیمە پشتیوانیان بوو لەبیرمە ئەو کاتە لە سەر و چاوە پێم وایە سیارەیان نەبوو لە ناحیە زۆر ڕێزم هەیە کابیسەیەکیان نەبوو بە کابیسەکە دەچوون بۆ لە سەر و چاوەوە دەهاتن بۆ سلێمانی بۆ ئیشی ئیدارە و بۆ ئیشی ناحیەکان بە کابیسەی شارەوانی دەهاتن یان کەوتم دەموت کە پیاوێک بێت لەو ئاستە بێت لۆ وەزیفە بێت ئاوا بەسیت بێت و خاکی بێ بەڕاستی مایە شانازێکە من هاوسەریم هاوژینی دەستخۆشکاتە باشە با پرسیارێکی تر لە دکتۆرە وەفا بکەین پشدەر و بتوێن دەڤەری ڕاپەڕین بەگشتی و بێتواتە و ئەوانە عشیرەت و خەڵکی زۆر ڕەسەن و نیشتیمان پەروەری تێدایە ئەو ئینسیزامەت و ڕۆژانە عیادە تێوانە جگە لە خەڵکێکی زۆرە بینی چ گونجانێکتان دروست کردووە و هەڵسەنگانت بۆ خەڵکی ئەوێت چیە بە تایبەتی کە ڕۆژانە لەوانەیە 50-60 کەس ببینی کاکزانە ئەوکوا دەستپێکی کاکرەمەک باسی کرد بەر لە بەغاوە بۆ سەرچاوە ئەو کاتشکە سەرچا دەوام کرد سەرەتا چەند مانگێک خۆبەخش بوو خۆبەخشەکەمیش چۆن بوو ئەمن داوام مەکرد لە سەر و چاوەک و مەڵبەندەکەی دوای لە شکارتیش داوام مەکرد دوای لە کفرە دۆڵش داوام مەکرد یانی تقریبان دۆڵی بالیسان تا دەگەیشتمە ڕانیە تاکە دکتۆر بووم ئەنجا لەو مەتقە جەنابە دەزانێت خۆشناوەتی تایە بۆڵیانی تایە بڵباسی لێیە مانگۆری لێیە جافی لێیە ئاکۆیی لێیە جگە لەوە زۆر عشیرۆتیر و تایفە نامە لێرەکەن ئەوی هەمویان دەبێن و چێت لەوانەیە غەدریان لێ بکەم لە بڕاستی کە من گەنجم کەوتمە ناویان یەک تەبیعەتێکی زۆر خۆشیان هەبوو غەریب دۆست بوون زۆر دەمتەوە کاتە خەڵک لە ڕووی مادیە و کەم دەرامەت بوو بەڵام لە ڕووی ڕێز و حرمەت و ئەدەبەوە زۆر دەوڵەمەند بوون
ئێستا مەسەلەن بۆ نمونەگەر حاکم بڵێت با بڕۆین ئێرە جێ بێڵێ نەتوانی خەڵکە جیابیتەوە ناتوانم بەڵگەشتە سەرەوە با پێت بڵم کاکڕەمەک ئەوە هەر ساڵە لە چەمچەماڵ وەکو قایمی چەمچەماڵە بەڵام تا ئێستا من نۆرنگەکەم بۆ خزمەتی هاوڵاتیان هەر لەو دەڤەرە ماوەتەوە ئەتوانی مەسەلەن خۆ نۆرنگە لە سلێمانیان لە چەمچەماڵیشدا دەمتوانی لەوانەیە ئەو کاتە چینێکی سەمە خۆ دەزانین لە ناو خەڵکیە بە پزیشکی هەژاران ناسراوە ئەم دەمتوانی ئەیادەکەم بێن مەڕان سلێمانی لە شوێنێکی زۆر ڕاقی ئەیادە بکەمەوە بەڵ ئەو کات ئەو نازناوم لە دەست دەدا ئەو خەڵکە کە پێم خۆش بۆ خزمەتیان کەم دوور دەکەوتمەوە لەیان بۆیە پێم خۆشە تا پێم بکرێت دەبارەکە بە پزیشکی هەژاران ناسراوی چیت کردووە مەسەلەن ئێمە لە 2000 و کۆتایەکانی سیانزەوە بە قەیرانێکی دارایی قورسدا تێدەپەڕی تا ئەو ساتانش لەوانەیە من سەدان بەرنامەم لەسەر مەسەلەی بێموچەیی و خراپی گوزەرانی خەڵک کرد دەبێت مەسەلەن چی توانیتانە چی بکەن بۆ ئەوەی دەستبارێک بگرن لەگەڵ ژیانی ئەو خەڵکە با لە ڕوو ئیداری و وەزیفە باسیکەم بێت جەنابەت باس دەکەمە لە 2014 و لە قەیرانی دارین بە تایبەتی دوای شەڕی داعش یعنی تو حساب کەجارەوە لە ساڵ 3 مانگ چەمان وەرنەگرتووە تا ئەو قەیران هەموو هەرێمی گردووە نەک بەسمەرتووە بەڵام باشترین شتمان کردە کە من وەکو خمەک و پزیشک لە ناو نەخۆشخانەکان لەو شوێنانی کە من بەرپرسمەوە لێ لەبەر من خۆم قۆناغی وەزیفەم تقریبا هەمووی بڕیوە لە موقیمێکی خولاو تا ئێستا بوومەتە بەرەبەری نەخۆشخانەی پێرکاری مناڵان و مناڵبوون لە هەموو کاتە ناخۆشەکان و سەختەکان دەمانگەشتە نەخۆشخانەکانمان بوەستێ بەخۆ جەنابەت دەزانی ئێمە کەرتی گشتین ئەوەشی ڕۆ کاتە کەردی گشتی دائما خەڵکی فەقیر و هەژار و نەدارە ڕاستەکەیشی ئەوەیە بە تایبەتی دەڤەرەکەی ئێمە دەڤەرەکە خەڵکەکەی بەعام لە ڕووی مادیەوە مستەوەی مادی زۆر باش نییە وامان کردووە تا ئێستا چەند ساڵە دەرگای نەخۆشخانەکەمان دانەخرێ بە ڕووی کەسەوە عملیاتمان ڕانەگردووە کە خۆت دەزانی بەشەکە ئێمە عملیاتی زۆر بەشێکی زۆر گرنگەتیای کە تا ئێستا عملیات لە نەخۆشخانە قائیمە نەوەستاوە ئەوش خزمەتێکی زۆرە لەبەر ئەگەر من عملیات ڕابگرم ئەو کاتە نەخۆشەکانم ناشارن چێتە تایبەت مش نەتایبێت کە خۆی پارەی حکومی نەبێت کە جار وایە 500 دیناری تەبعی پێ نییە کە پارەی پسوولەکەیە کە فایلەکە بکە بەڵێ ئەگە ئەو نەتوانێت پارەی پسوولەکە بدە چۆن دەتوانێت بە ناچاری بڕوە لە ئەهلی عملیاتێک بکە ئەوکێ کە لەو شتانی کە کردووە لە سەکتەری خۆمان جگە لەوە وامان کردو کە سوکاری شەهید و ئەنفال ڕێزێکی تایبەت و حرمەتێکی تایبەتیە لە لامان هاوکاریمان کردو هەموو بوارەکان کە سوکاری پێشمەرگە کە سوکاری ئەو کەسانی کە کەم دەرامەتن وەکو ژنگە پارێزەکان هین نەخۆشخانەکان هین ناوشارەك ئەوانە هەمویان ڕێزیانە هەمویان معاملەی تایبەتیان لەگەڵ دەکرێت هەم لە عیادەکەم هەم لە نەخۆشخانەکەی بەڵام بەستەوەی کە مامەڵی تایبەتیان لەگەڵی داشکانێکی دارایی باشیان بۆ کرێت جاروای شەفری بوونە خەدەمات بووان لە هەموو ڕوویەکە من وەکو شخصی خۆم ئەو لە نەخۆشخانە کردومە بۆیان و بە ئەرکی سەرشانی خۆم دەزانین ملەتی تیانە یعنی لەو فترەی قەیرانەکەدا مەسەلەن چ شتێک بەسەرهاتێک زۆر کاریگەری لەسەر دڵ و دەرونی تۆ دروست کردو و خەڵکێک بێست پێکرد بێت بێ نەخۆش بێ و زۆریش هەژار بێ لەو ماوەی پێشوو ناویشنێنم لە ماوەی پێشوو دایکێک لەسەر عارەبانەیەک بوو کوڕەکەی بووکەکەی هێنانە ژوورە بۆ ژوورەکەم لە نەخۆشخانە بوو تەبان لە کاتی دەوام بوو تەماشای ئەوتیان دکتۆرە تەماشان کرد لە ڕووی بوازحی دەڕووی جەستەیەوە ماندوو دیارە گۆڕانکاری هەیە سەر دەستێ کێشی دابەزیوە لاوازە نیشانی نەخۆشی پێوەیە کە فەحس شتم کرد پشکنینم بۆ کرد نردم بۆ فەحسی زیاتر و سوانەر دەرکەوت نیشانی شێرپەنجەی تێیە کە باستم کە لەگەڵ خێزانەکەی ئەم دایکەمان ئەم پورەمان پێویستی بوو ئەوەیە احتیمالی دەرگەری پێویست بێ بەڵام هەندە شتێ لەوە نەخۆشخانەکەی من نەتوانێت بۆتان بکەین لەبەر ئەوەی مە دوورە دەستین هەندە شتێ پێویستەکە یان لە شارە گەورەکان جار وایشە ناچاری لە دەروی هەرێم بۆی بکەین وتیان زۆر باشە ڕۆشتن و هاتنە و چەند جارێک دوایەوە دکتۆرە ناکتان لێرە بیکەین دکتۆرە با لێرە بیکەین کە دوای زانیم پرسیم وتبانی کوڕەکەم کرد وتم کاکەگیان دایکی تۆ پێویستی بۆ عەمەلیاتی شێرپەنجەی هەیە بەڵام ئیشەکەی و تیمی تایبەتی خۆیەوێ لەوانی پێویستکە بە هەندێک عیلاجی کیمیاویشتیە لێرە لای خۆمان دەست نەکەوێ بووین لەوانی ئەو کاتە ناچارین بینێرین بۆ ئێران یان بۆ هەندە وڵاتی تر وتی زۆر باشە دکتۆرە بەسەر چاو دێمەوە چەند جارێک کات هەر لە سکرتێرەکە دانکەوتم بێ زەحمەت ئەو ژمارە فایلم بۆ بێنە ڕقم تەلەفۆنەکەم دەرکرد لێ پەیوەندیم پێیان کرد لە دەوروبەری پرسییم دەرکەوت بنەماڵەیەکی زۆر زۆر کورپەروەر فیداکار کوڕەکەی پێشمەرگەیە کوڕێکی شەهیدە بەڵام زۆر کەم دەرامەتن لەبەر کەم دەرامەتی خۆیان ناتوانن عیلاج بکەن بۆ دایکی
من ئەوە لەڕووی خەمەت توانین هەندێ دەڕووی مادی و هەم یارمەتیانمدا هەم دەڕۆژ معنەوە یارمەتیانمدا و لە هەمان کاتیشدا اختصاصی من نەبوو بەتەنیا وەکو دکتۆری نساییە دکتۆری بەولیەی دەویست یان دکتۆری جەراحی دەویست دکتۆری میزۆرۆی دەویست یان هەندێک اختصاصی تری دەویست توانیمان هەموومان بە تیمێک ئیشتەکەی لە ڕانیە بۆی بکەین بۆتان کرد بۆمان کە لە ڕانیە دوای ئەوە کە موافقە ماوەرگن دەبێت هەندێک اختصاص هەیە عملیاتی دەبێت لە سنتەری شار بکرێن وتمان ئەو لای خۆمان بۆ یەکەن بۆ یەکەین بەڵام ئەوی دواتر ئەگەر پێویستکە بینێرین بۆ دەرەوەی وڵات یا بۆ دەرەوەی هەرێم بەش خێرخوازە گوتی میش لەوە هاوکارتانەکەم شکر بەخوای گەورە کە عملیاتەکەمان بکر ئەنجامەکەی هاتەوە شکر بەخوا جگە لە عملیاتەکەی زیاتری پێویست نەبوو لەبەر توانێ بە نەشتەرگەریەکە نەخۆشەکەی الحەمدولله کۆنتڕۆڵ بکرێت باش کە گوێت لەو چیرۆکانە بێ ڕەنگە چیرۆکی دیکەشت بیست بێ لێی چه احساسێکت هەیە بێگوشە جواب بدەمەوە خۆڕە درێژیش بێت شانازیە بۆ من بۆ خانەوادەکەم بۆ دۆست و هاوڕێەکانی لە سەروی هەمووشیان بۆ حیزبەکەمان بەشێکی کردوتە نەتەوەیش جگە لە دینداریەکەی و مەسەلە زیاتر ئینسانیەتەکەی بەسەر ئێمە ئەوەندەی من ئاگادارم نەخۆشی عەرەبی هەیە تورکمانی هەیە و بگرە ئەوانەی کە دێن بۆ ئیش و کار لە نەتەوەی فارس ئیش دەکەن ئەوانش پەیوەندی پێوە دەکەن بڕوا بکە کوردانەکانە بۆ تۆ نامۆنین حاڵەتی کوردانی ڕۆژئاوا بە تایبەتی لە دوای شەڕی داعش بارودۆخی سووریا کە تێکچوو بە بەهاری عەرەبی سووریا ئەو کوردە ڕۆژئاوانەی کە هاتن بۆ سنوورەکەمان ناوەکانیان هەمویان ماون دکتۆرە بوو بە سایە و سێبەریان هەر لەسەر ئەو ئەساسە ڕێکخراوەکی کۆمە کرد کە ناوی سای هەژارانە یعنی دکتۆرە کاک زانە با دیوی هاوژینەکەی لابەرم بەڵام هاوسەفەرم بووە هاوخەمم بووە هاو ژیانمە هەندێک سیفاتی تێدا شانازی دەکەم کە دەڵێم دەگمانە لە هەندێک کەزانیە سعات 2 شەو تەلەفۆنمان بۆ هاتووە بە ڤایپەر وتماخر ڤایپەری ئەوە نییە جواب دەوتێتی نە ئەگەر زەرور نەبێت جوابی تەلەفۆن بۆ من ناکات دوای ئەوە کە گوێی لێگرتووە بۆ خۆی بۆی گریاوە یەکسەر جومعە بووە بەیانی کوێتی وەرنا ڕانیە مێنە عیادە لەبەروی سعات ئەوەندە بۆ ئەوەندە دەتوانم عملیاتەکەتان بە فری بۆ بکەم مەچنە ئەهلی عملیاتی بۆ کردوونە نەک مناڵێک 2 مناڵیشیان لەدایک بوو لە کاتێکا و عائیلە 7 دانە ساڵ بوو منداڵیان نەدەبوو ئەنی ئەم موقیفانەی بەڕاستی بۆ من وەکو هاوڕێکی وەکو هاوسەفەرێکی وەکو کەسێکی دیاری و کەسێکی نێتەوەی لە ناو حیزبە شانازی دەکەم کە کادیرێکی ئەوە هەیە هەر بڕۆ لە بەڕێبەراتی شەیدان و ئەنفالکراوانی ڕانێ پرسە بڵێ هەر تەئیدێک و پژگیریەک بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان کرابێت بۆ وارسی شەهید کرابێت بۆ نەخۆشخانەی فێرکاری ژنان و منداڵبوون بزانە دکتۆرە وەفاچی بۆ کردووە ئەوەی لە خەستەخانە کرابێ بۆی کردووە واگەر نەکراوە هاتوتە عیادەکەی لە عیادەکەی بینینی فری بووە بەلاش بووە مختبەرەکەی هەر لە سەرەتای دروستبوون و دانانی مختبەر گوتوێتی من خێر دەکەم بۆ خوای گەورە بۆ کەسوکاری شەهید و ئەنفالکراوان و ئەوانەی نەخۆشی سەرەتانیان هەیە هەموو لە 150 داشکانیا هەبوو لە دا و دەربان وتوێتی ئەوەی لێرە هەیە بۆی دابین دەکەم ئەگەر نا لە لای خۆم بۆ عیدازەکەم لە بەڕێوەبەراتی شەیدان و ئەنفالکراوان ئامارێکمان وەرگن لە ساڵێک و 6 مانگا دکتۆرە وەفا 305 عملیاتی بۆ کەسوکاری شەهید و ئەنفال و پێشمەرگە کردووە و بە تایبەتی ئەوەی نەخۆشی شێرپەنجەی هەبوو بێ ئەمە هەر دەستی بەردەستی نەناو هەر شتێکی سەربازی ونمان زۆرە بەڵامە بێ ئاوا لە مقابلەکە بیدۆزی کاک زانایی ئەمە لە میسر خوێنمان معلومی جەنابتە لەوێش باجی کوردایەتیمان داوە لەسەر پشگیری کۆبانێ کە کۆبانێ خەریک بگیرێ سەریکانی شەوەکەی مابوو ئێمە گەورەترین خۆپیشاندانمان کرد دروست لە 24 ئاری دەی 2014 26 دەی 2014 کە ئەمە نمونەی دکتۆرە وەفای کاتی تارەیە خەریکە بینەوە چوو بوو لە سەیدەلێک دەگەڕا دەرمان بۆ کەسێک بێنێتەوە بۆ کوردستان لە بەرەوەی کەم دەرامەتە یعنی تکام لێ دەکرد پەلە بکە ڕۆژێککە با بکەین دیگوت ناخێر چێ دەڵێ بەو عیلاجانەی من بەشێک لە ئازاری کەم ناکە باشە ئێستا حاکم لە چەمچەماڵ قایمقامە و تۆ لە
عیادەکەت لە ڕانیە و خستخانە گشتێکەش هەروێ بەڵێ. لە خستخانەی ژنان و منداڵ فێن خۆشخانەی فێرکاری مناڵان و مناڵبوون نێرانیە. بەڵێ. چۆنەوە تانگونجاوە گونجاندووە؟ کاکزانە من زۆر جاڵێم بریە ڕۆژەکە 24 ساعت نەبێت 48 ساعت بە تا زیاتر خزمەتکەم. بەڵێ. لە ڕانیە بەیانیانەوە هیچ ئەگەر ڕۆژەکەی مەسە من عادەتەن لە سەرەتای هەفتەوە دەچمەوە بۆ ڕانیە چوارشەمە و پێنجشەمە دێمەوە یعنی ڕۆژی ئۆفەکەی خۆم جەمع ئەو شەمبەی ئەگەر دەبرەوە داوامی ڕسمی وەکو مدیر نەخۆشخانە و دوو ڕۆژەتوانە ئۆفەرگرم وای زۆربەی کات کاکڕەبک بۆ بیانێ بڕێن سەردانی خزمانکی دەچمەوە جمعان و شەمانی شەر بۆ ڕەخۆشخانە هەلێەوە. ینی ئەو دەبا بۆ سەردانی خزمەت و تچی و خستخانە من ئەوە بەمە بۆ بیانە تا بچمە سەردانی خستخانە تۆ من ئەوە بم بۆ بیانەوە. منداڵەکانتان لەکوێ؟ منداڵەکانە شکر بەخوای گەورە سێ مناڵمانەیە دوو کوڕ و کچێکن دوێنن تەلەبەی زانکۆن هەردووکیان لە سلێمانی کاکەیادمان مەرحەلەسەی بزنسە شادیش ئەم ساڵ ئینشاڵڵە مەرحەلە دوێ ئەسنانە ژیە خانیشمان ئەو ئەم ساڵ پۆلیسی سەرەتاییە ئەوان داوامیان لە سلێمانی لای تۆ لە سلێمانی بە حکمی زانکۆکیان هەردووکیان کوڕەکان لێنن ژیە خانیش ئەو خۆشبەختانە ماڵە باوکم جیرانمانە. حەستەکرد لەو 48 ساعاتە مەسەلەن لە چەمچەماڵیش ئاوا خزمەتێ بکەیت ماڵ پایتەختی شەهیدان کاکزانە ئەو خزمەتەم کردووە لەوانەیە بەجەستە جاروا لێوێ نەبوومە بەڵام زۆر جانە خۆشی چەمچەماڵ و گوندەکانی دەوروبەری هاتوونە بۆ ڕانیە خزمەتم کردوونە هەم لە نۆرینگەکەم هەم لە نەخۆشخانەی گشتی بە گوێرەی توانە خزمەتم کردووە لەبەر ئەوەی ڕوەکاتە نەخۆشخانەکەمی چینی فەقیر و هەژارە چۆن لە سەرەتا و هێناوەمان کە من وعدم داوە بمە پزیشکی هەژاران لەبەر کات خۆی وعدێک و بەدایک و باوکم و بەخوا داومە کە هاوکاری هەموو فەقیرەکانکەم چۆن خۆم باجی کوردایەتیمدا دایک و باوکم بە کەم دەرامەتی بە هەژاری بە نەداری توانیان بکەن لە پزیشک لەسەر ئەوەی چە وعدم ئەوم لەبیر بێ دەبێ من ئەو وعدی خۆم لێبێ وعدم دا بەخوا و خەڵک و خاکەکەم کە هەردەم لە خزمەتیان بن لە 28 ساڵی ڕابردووە دەتوانم لە مەرحەلە چواری کولیە و دەستم پێ کردووە کە لەو کاتێک قاتم کەوتە ناو نەخۆشخانەکان بۆ تدریب و بۆ ترینینگ ئەلەو کاتە خزمەت دەست پێ کردووە بۆ خەڵکی فەقیر و هەژار خۆت دەزانین ئەو ڕۆکاتە کەرتی گشتی دایمە خەڵکی فەقیر و هەژارە کە شایانی ڕێزین جار وها بە زۆر بێتاقەت مەمادوو بوومە نەمتوان لە خزمەتی کاکڕم و کەم یا مناڵەکانم یا زۆر جار لە بوانە کۆمەڵایەتەکان دوور کەوتمە نەمتوانێت لەگەڵیان بم دوای کە فکرم لێ کردێتەوە و مەبدەئی ژیانی خۆم وام هێنا لەسەر وعدی خۆم پەیمانێک مداوە بەخوا ناتوانم بشکێنم بۆیە ئەڵێ سەرمایەکی گەورە هەیە سەرمایەک مرۆڤ کە خۆی هەست بە دەوڵەمەندێکی گەورە ئەکالە لەو چرکە ساتەیە کە سەرەخەیتە سەرسەرین ئەتەوێ بخەوی سەیری سەر و خۆتەکەی بیر لە ڕۆژەکەتەکەی تۆ کە بە ویژدانەوەی شت کرد بێ بە مرۆڤ دۆستانەی شت کرد بێ زۆر زۆر دەوڵەمەندی یعنی دڵی کەست نەشکاند بێ خزمەتت کرد بێ لەو ڕۆوە و لە ڕووی خێزانەکەشەوە حاکم کە سەرەخەیتە سەرسەرین وجدانەدا سوودەیە بە دوو نمونە جواب دەدەمەوە نەخۆشێکمان هەبوو نەی دەتوانی لە تەقتەق سواری سارەی بێت بچێ بۆ کۆی عملیاتکە لە هەمان کاتە دکتۆرەش حامیلە بوو پەیوەندیم پێوە کرد نمونونەکە ماوە و برادرانی کۆمیتێش تەقتەق شاهیدن و خەڵکی شاهیدە وتم دکتۆرە چیەکەی گوتی من لە ڕانیەوە دێمە تەقتەق کە وەزیفەشی لێوێ نەبوو بە خۆبەخشی عملیاتەکەی بۆ کرد مناڵی ئەو ڕزگاری بوو بەڵام بەهۆی ڕێگاوە ئێمە مناڵەکەمان لەدەستدا ئەمە نمونەیەشیان نمونەیەکی تریان خۆی چوو بوو بۆ حەج لە حەج کەزانی بووی هەندێک حاجی پێویستیان بە عیلاجە بە دەرمانە بە وابزان یەک دوودانیان هەر قاچیان سوتا بوو ئێستاوانە ماون لە چەمچەماڵ دەڵێن ئەگەر دکتۆرە وەفا فریامان نەکەوت بە هەم حەجەکەمان پێ نەدەکرا هەنجیان گیانیشمان لە مەترسیدا بوو کاگزانە دەیان نمونە کە من دکتۆرە مجارە شتێکم پێ دەڵێ ڕەمک کە سەری خستە سەرسەرین وەکو پلاچی کارەبا هەر ئاورداوە خەوتووە ئەوەی ئاسوودی ڕوحیم دەنا لەوانێ لە ڕووی مادیەوە لە چاو ئەوەی کە مقایم قامە و دکتۆرەیە لاەنە داراییەکە وەکو پێویست نەبێت بەڵام شکر بۆ خوا لاەنە معنەویەکە و مرۆڤ دۆستێکەیە کاک زانە کە دەخەوی بە ئیسراحەت دێ و ماڵێ نانێک بە ئیسراحەت دەخۆی هەموو دنیا دێنێ جا دیوێکی تری دکتۆرەی هەر زۆر زۆر جوانە ئەو من هەر خۆم باسی کەم هەرمونیە چێشت لێنان و دەستی چێشتی دەستی گەڵە چافریا دەکەون ئارە وەڵڵا لە هەر شوێنێگە من حەزم لێ بێت داوای خواردنە بکەم حازرێکە
حاکم ئێستاڵن ژن زۆر جار لە ماڵەکە ژن سالاریە پیا سالاری و ژن دەسەڵاتی هەیە لە ماڵیەوە هاوسەنجی هەیە وڵای لە خۆی پرسا لە لای من هاوسەنجەکە بەلای ئەویشدا نەک بەلای مندا لەبەر ئەو هەموو مرۆڤ دۆستی شکر بۆ خوارەوەڵە باش پرۆسەیەک لەبەر دەمە دکتۆرەیەتیوێ لە ئیشەکەی خۆت زیاتر هەنگاو بنی چ هیوایەکت هەیە لە ناو پرۆسەیە مەسەلەن بتوانی خزمەتەکە گەورەتر بکەیت ئێستا ئێمە باسی تەختەقەکەین باسی بێتواتەوە دەڤەری ڕاپەڕینەکەین باسی چەند سەماڵ و سلێمانیەکەین ئەتوێ چیت بکەی لەو پرۆسەیەگەر سەرکەوتوو بی وەسەلەن کاکزانە پێم وتی ئومێدەکانم ئامانجەکانە بەردەوام لە خزمەت بە تایبەتی هەموو چینەکەن بەڵام بە تایبەتی چینی فەقیر و هەژار و کەم دەرامەت لە بەروان بەشێکی زۆری کۆمەڵگان بەڵام پاراوێز خراون شایانی ڕێزن لەوانەی ئێستەمە بەتوانە محدودەکەی خۆم و ئێستا بەشێ بتوانم هاوکاریان بکەم بەڵام کە چوومە ئەو پرۆسە تازەی کە بەتەمام ئینشاءالله لەوانی ئەو کاتێ بە پشتیوانی برادەرەکانم لەو شوێنە بتوانین شتی باشتریان بۆ بکەین بەسیترین شت بتوانی مەسەلەن چۆن پێتم وت ئێستا پێشمەرگەی گوێی دایکی پێویستی بە عملیات بێت و بەس لەبەر ڕووی مادی و تەجیلێک ئەگەر لە کاتەوە پڕانە گەیشتان وەزای زۆر خراپتر دەبوو ئەو کاتە قانونەکەی پێڵە قانونی زمانی صحیح دەتوانین احتیماتکە لەسەر ئەو قانونە وا بکەین لە کوردستانیش ئیشی پێ بکرێ پەیڕەو بکرێ خۆت لەناو نەخۆشخانەی بەڕێوەبەری مەسەلەن و بۆ پزیشکی هەست بە کەم و کوڕیا یاساییەکان کردووە مەسەلەن چی پێویستە بەڵێ کاکزانە ئێمە ئەگەر تەماشای دەستوری عێراقین مجموعەی قوانین هەیە تایبەتە بە سەکتەری تەندروستی بەڵام فرامۆش کراوە احتیمامی پێ نەدراوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان یەکێک لەو قانونانە قانون حمایەت الأطباء بە زۆرجار کێشەمان بۆ دروستەکە لە محکەمەکان و واکە ئیشی ڕۆژانەی دکتۆرەکان کە پەیوەندی بە ژیانی خەڵکی و بوەستێت و تەعدیل بێ کەواتە ئەگەر ئەم قانونە هەبێ ئەو کاتە ئیشەکان ڕێڕەوی ڕێچکەی خۆی دەگرێت و هاوڵاتیانمان زەرەرمان نابن ئەو یەکەمیان دووهەم ئەگەر قانون زمانی صحیح جێبەجێ بکەین زۆر خەڵک استفادەی لێکە بە موظف و بە خەڵکی کاسبەوە کەواتە بارگرانی لەسەر خێزان کەم دەبێتەوە کە بارگرانی لە ڕووی تەندروستی سەر خێزان کەم دەبێتەوە کەواتە ئاشتی ناو ماڵەکانمان زیادەکە کاکزانم زۆر جاڵە ئەڵام لەزەتی من لە بەخشینە یعنی گەردار ئەڵام کەست دەبەخشم ئەو کەسێک کە وەرێگە بە قەد من حەز ناکە بەلەزەتی من زیاتر دەستەکەم بەلەزەتێکی ئەو بەخشینە بۆیە پێم خۆشە ئەو توانێم کە ئێستا من لە کارتی تەندروستی بواری کۆمەڵایەتی ئەو کاتە زیادی کەم گەورەی کە بەردەوام بوونی پێوە دیار بێ ئەو کاتە کە بتوانم خزمەتیان کەم زیاتر بەڵام هیوادام لە ڕێگەی و پرۆسەوە بتوانم خزمەتی ئەو چینە بکەم خزمەتی جەماوەری خۆم کەم لە هەموو هەرێمی کوردستان و لە عێراقش بەگشتی چه حساسێکت هەیە مەسەلە لەو شوێنەی کە لێیان فەسڵ کردی بتەوێ بە پەرلەمانتاری بچیتەوە ئەوێ یاسادا بنی هەمان ئیحساسەیە کە هەم بوو لە 6/4/2005 ئەزانی بۆ تاریخت بێڵم بەڵێ ئەو تاریخی مام جەلال بوو بە سەرۆکۆماری عێراق کە سەدام هەموو کوردانی عەفو کرد جگە لە جەلال تاڵەبانی کە بوو بە سەرۆکۆماری عێراق حکمی هەموو عێراقە هەمان ئەو ئەحساسی کە کەسێک لە ناو حکومەتی باس بە تیرۆرزدانە موافقی ئەمنی بۆ نەکرا تا خزمەتی هاوڵاتیانکە بگەڕێمە خزمەتیان ئەو شانازیە کە بۆ من وەکو متاکە کەسێکی کورد وەکو مرۆڤ دۆستیەک کە ئەو کەسانێک کە بەم ڕازی نەبوون لەوانی ئەوان نەبن بەڵام نظامە بەعسەکە بەڵام ئەو کەس ئەمڕۆ هاتووە خزمەتیانەکە ئەنجا لە هەموو بارەکانەوە حاکم خەتە سیاسەکەشی لێگرتی چۆن ئەتەوێ ئەزمموی خۆت و تۆش پیاوێکی خزمەت گوزاربی بامنۆک ڕۆژنامە نووس و ڕفیقی ژەو شایەتێت بۆ بدەممان یا چەندە تەمەنی جەناب گەورەی و بەس گەنج ینی وە کاک سعدی ئەڵێ کەمتر لە ئێمە گەنجتری من ڕەفیقی کاکاوار و ئەوان بووم بەڵام لە حاجیاوە لە بێتواتە لە تەقتەق لە ئاشتی وانە فترێک لەوێژنەوەی کوێ بەعام دوایی چەند چەماڵ و خزمەتێکی زۆرت کرد 2006 و حوت وانە کە بوو جەهات بیرمەکە خزمەتێکی قەزای حاجیاوات کردووە ئەو تەجروبەیەی کارجێڕی و یاسایی جەنابێت ئەو تەجروبەیەی هەم کارجێڕ و هەم پزیشکی خزمەت گوزاری چۆن تێکەڵەکەن بتوانن عیلەکەتان کەم دیارەکە مڵکی خۆتان بەڵام بە تەواوەتی ببنە مڵکی خەڵک ناوەڵام پێشەوەی جوابی پرسیارت دەمەوە کە دکتۆرە و شتانەی بازەکردم خیاڵم چوو بمە سەقس بەڵێ چوو بمە سەر قەبری حەسەن زیرەک باڕاست بووە لەگەڵت بەڵێ دکتۆرە چەندە ناحی ئینسانیەکەیەتی چەندە ناحی طبی و عیلمەکەیەتی ئەوەندە هونەر دۆستیشە
يعني اللي بيقوم يقول رسم الشيء سر قوري حسن زيرك بقري وقوم بنيروا شوني مهابات شوني سر قبري معامليه شوني سر قبري قاضي محمد يعني هم كرداتي هم بزيشتي والله بدتوان بلام خواي قوره بس كامله بلام دكتوره بجنش كامله بالسلام عليك تانك لكورونا دا اما كز ندى سوداري برواي بجيان ما بهم يدترسا ببرا مرحبا براين ذكر لاولادي دور دكوتوا دكتورة كتابي طبع كله شمال كتابي شي طبع كر كورونا وجيانا كورونا كتابي التي فاتح فرج انجا اما دج نبو قلتي بكا ما وصلتي بلا نايوني بالا سنه نسه لو زمان دكتورة بيري لو شتا عندك دوا خالة شتري ك يكك لا اشتتايبتك كاين دكتورة دائما الرأي لناكو ملقا الرأي همكو ملقا جورك برأي خوي جورك شتري دوا قربال غناك بو خوي كسشي قرار كان شي دراسة كراوم زور زادلم امن اوي بخصيتو من كردو لجيان دا زررم كردو يعني ترافيشي زوانا بهر براسية من بو سوشيال بو اعلام جوان عالم زور زادلم اتو بريارة كانت دراسة كراوترا بويا ديمو سر جوابي اوا شون اويتي دكين اما دو كسين هر يكمان برقي خوي خزمت دكين بلام بشي زوري او كاراني كمان ديكم هو كار دكتورية بويا وقتم دا سقز بوين دي فيستيفالة شانو سقز بوين ما مساشي برز ل چمچمال گوتی کاغرم علاجك هي بيوستا ليرانيا وتم دكتورة او علاج شيء وتي او علاج بو نخوشي رمق كهاتنوا امان قصتي هي وتي دستم دامنت بيت نيتو هتا او علاج بو نخوش نينيو چكا او نخوشا لما يك هفته دا بينيغات كارسات درزبه شكر بخوا براچ عزيز وخوشو يستم لقلبو هاو كاربو دمي ليرا ناوي بينم كاكريم كاكي بله گەڕین ئەو زۆر شارەزاتر بوو لە مەریوان و لەسەر هاتنەوەمان بوو بڕوا بکە حتا عیلاجەکەمان نەکری نەهاتینێتەوە ئەو چاوم تاکە بیناییم نییە تەمەند درێژ بێ دەیبەخشم بە دکتۆرە وەفا دکتۆرە تۆ چی پێدەبەخشی ئەم قسەم نەبا من هەموو ڕابردوو ئیستا و داهاتوێشم ئەو دەبەتوانێت پێێتی لەناو عایلەیەکی سەرکەوتوو ئەنجا ئەتوانی تۆ گەل لە ماڵی خۆت ڕێخست ناو ماڵی خۆت سەرکەوتوو بی ئەنجا ئەتوانی خەڵکی تر خزمەت بکەی زانا وەزیفەکەی من وەزیفەیەکە ئەگەر لەخوا نەترسی ویژدانت نەخێ کار پارەی بە ئاساین لێ دەست دەکەوێت بەڵام ئەوەی لە من ئاسانتر دەتوانێت زۆر بە ئاساین دەستیکەوێت دکتۆرێ دەتوانێت لە هەندێک جۆرە عملیات کە لەوانەیە جەناب و بینەران لێم تێبگەن مل بداتەم جۆرە عملیاتانە لەوانەیە هەر بە عملیاتێک دەفتەرێک بەسەروی ئەوە دەستیکەوێت بەڵام ئەوانەی کە چێشەی کۆمەڵایەتی وشتیان لێکرێتەوە بڵێ تێم دەگەی دەڵێن چی با نەسمە تەفاسیل بەڵام ئەوەی ئێستا بۆ دکتۆرە شانازیە هەموو خەڵک دەزانێت بۆ تەحداکردنی قەزێکی نەتەواتی دەچێتە بەغدا بۆ پارە و سەرۆت و سامان ناچێت و دەچێتە شوێنێک تێیدا وەکو ئەوەی کە جەنابەت باس کرد تێیدا دەرکراوە عەزاب دراوە تەعزیب نەفسی کراوە فەسڵ کراوە بچێتەوە ناو ئەو ئۆرگانە بیر لەوە بکاتەوە یاساک بەعکسی ئۆدانێت کە لە ناو عێراقا کورد و نەتەوەکانی تر هاوبەشن وردە بە نەخۆشەکان ناڵێ بە تەمام بڕۆم بۆ ئیشێکی تر ئەرکێکی تر پێیان ناخۆش نییە دابا شتێکی وات بە باسکەم لە ماوەی پێشەوە خاتونێکی تقریبا 20 ساڵ لەبێ نەخۆشی بنا بووینەتە کاکزانمە لەگەڵ نەخۆشەکان لە دکتۆر و نەخۆش دەرچوومە بوومەتە بەشێکی لە خێزانەکانیان لە هەموو مۆنەکانیان بەشدارم لە خۆشی و ناخۆشیەکانیان حتا حاڵی زەواجیان کە بەجار دێن پرس بە من دەکەن ئایا زەواج کەکەوانیانە بوومەتە بەشێک لەو ئەندامەکە خێزانەکانیان بەڕاستی هاتە ژۆر و دەستی کردە گیریان تم بۆ گری عایشەخان ناوی عایشە خایشە لەبەر بە بەڵگەت بێدڵم عێرقەب تەلەفۆنێک حەز چی وەڵڵای ئەخر ئەگەر تۆ بڕۆم بۆ لایکیە زۆرم پێ باشە بڕێ بۆ پەرلەمان بەڵام من بڕۆم بۆ لایکی وەکو دکتۆر سەردانی کێ بکەم تم وعدی خوای گەورە ئینشاءالله ئەو پرۆسە بەسەرکەوتی ئینشاءالله کۆتایی پێهات پەرلەمان و حکومەتی هەرێم ڕێگەمتان بە خۆبەخشی دێمەوە لە کات ئیجازەکانی پەرلەمانی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان لاو نەخۆشخانەکانی سەکتەری گشتی ئەو وعدەمداوە بە نەخۆشەکانم
بەهێ و مەجای تیابێنەوەە 2 مانگ پشووە 3 مانگ پشوانی حاکم بەڵێ بەتاکید مانگانێش مەجاالەتی هەفتەی مانگی درۆژێ دوانسیان بێمەوە خزمەتیان لەبەر بکە پێم وتی من مەبدەی ئەساسی خۆم هەر خزمەتە بە پرسیارێکی عاتفی کۆمەڵایەتی بکەم ینی بەڕاستی دڵت دێ خەڵکی بەتەواتی لێیان دابڕێ ناتۆم بەشێکە بوونەتە لە ژیانم من زۆر جاڵم ئەڵم نەخۆشەکانم بوونەتە خوشک و برام وەک مناڵەکانی خۆم دەیابین بەشێکن لە خێزانەکەم بەڵگە لەسەرەوە دوێنێ من لێرە سەعات 8 ئەوەرە چوومەتەوە بۆ ڕانیە لەبەر ئەوەی عملیاتکەم لە نەخۆشخانە حکوومیەکەمان تا سەعات 12 شەو قائمەی عملیاتم ئەمڕۆ لێرە بووە دەبووە ئەمڕۆ من بەفری لە نەخۆشخانەی حکوومی تەبان قائمەی عملیات ئەمڕۆ بەڵام التزاماتێکی دائیرەی سەحەمان هەبوو ئەمڕۆ نەمەتوانە قائمەکەم جێبەجێ بکەم نەخۆشەکانیشم وعدم داوە پێیان عملیاتیان بۆ بکرێت تا سەعات 12 شەو من ئیشم کردووە شەوی ڕابردوو شەر هەماشت لەبەر ئەو کەسانی کە من تەعاملەکە کوا پێم وتی خەڵک بێ موچێ و بێپارێ کەم بۆم نەکردێوە ناچارە بڕۆ بۆ کردی بۆ کردی تایبەت کەواتە من لێرە ناتوانم بووە وەشە لە خێزان مەبدەی ئەساسی من خزمەتیان تا بتوانم لە هەر شوێنێک بم لە پەرلەمان بم لە سەر و چاوە بم لە حاجیاوە بم لە قەڵازیە بم لە بەغدا بم لە ئەو پەڕی دنیا بم وعدم داوە پێیان لە خزمەتیان بم لە هەر شوێنێک بم بەخێر بێت کاکزانە تۆش پیاوێکی لە ناو کۆمەلگایەکی و لە ناو خانەوادێکی تێکۆشەر هاتووی بۆ مەشانازی بوو کەم چاپێکوتنە لەگەڵ کەسێکی لە خۆبردووی بە توانای بەڕاستی ناوەکەت خەسار نەکردووە زانای لە هەموو بوارەکان سەرکەوتوو بێت کورسات بەخێر بێت ئاوەدان ماڵی هەمووانە کاکزانە قسێکمە لە کۆتاییە بە کۆتایی یەکەم شت پەیامم ئەوەیە سوپاسگوزاری خوای گەورە کە بە کوردی لەدایک بوومە وەکو کاتی کورد سوپاسخوای گەوران دیسان کە خانەوادەیەکی باشی پەروەردەمی کردووە کە واداینەوە ئەرکی نیشتیمانی و ئەرکی خزمەتگوزاری مرۆڤ ناسی مرۆڤ خۆشەویستی مەبدەی ئەساسیانە دوای ئێوەش سوپاسی خواتم کە کاکڕم و ئەو خانەوادەی جوانی پێم بەخشیوە لە بواری وەزیفەکەمیشەوە سوپاسی هەموو تاکی کارمەندانی تەندروستیەکەم و برادرە پزیشکەکانم کە هەردەم هاوکار پشتیوانم بووە بۆیە بتوانی لە هەموو قەیرانەکان کە ڕووی کردێتە هەرێمی کوردستان پشتیوانە بن لە نێڵی ئیشەکانمان بۆوەستە لەو سەکتەرە لەبەر هەموومان دەزانین سەکتەری تەندروستی بەرەو دەرمان دەڕوە زۆر سپاس بۆ بەڕاستی دکتۆرە وەفا عوسمان پزیشک و خزمەتگوزار چۆناوە زۆر سپاس بۆ بەڕێز حاکم ڕەمک ڕەمەزان قایمی قەزای چەمچەماڵ سپاس بۆ دەرفەتە گەورەتان کردین هەمیشە سەرکەوتوو بن خوای گەورە مەوفقتان کە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم ئەو بەرنامە تایبەتەمان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکەکەی نامانەتی خوای گەورە